ئەگەر لە ئاەت و فەرموودە بیانهێنینەوە لەسەر دەستبار بۆ یەکتر گرتن و یارمەتیدانی یەکتر و کاری خۆبەخشی و خێرکردن لە بواری مادیات و لەو سەردەمەیدا کە ئەمە پێمان وایە لە بواری معنەویاتیش لەو پەڕی زەڕوراتدایە خەڵک ئەوڕۆ گومڕا دەکرێ لە ڕێگای ئینتەرنێت لە ڕێگای وەسائیلە نوێیەکانەوە لە ڕێگای سۆشال میدیا پێویستمان لەوەشە کە دەستبار بین بۆ یەکتر بۆ منداڵەکان بۆ بێباوکەکان بۆ فەقیر و هەژارەکان لە بواری علم و زانستی کە فەقیر و هەژار و نەبوونە و محتاجن دەبێ ئەو بوارەشم پڕکەینەوە و ئاگامان لێبی ئەوجا ئەو بوارەش کە ئەو ڕێکخراوی دەستبار یەکێکە لەو ڕێکخراوانەی کەوا ئەو ڕێگایی گرتیتە بەر لە بواری مادیش یارمەتیدانی یەتیم و بێباوکان و پێداویستان بکە. ئێمە پێتان دەڵێن زانایانی ئیسلام گوتویانە یەکێک لە سەدەقە جاریەکان ئەوەیە خانوویەکی بۆ یەتیمی بکەی. سەدەقەی جاریە کەوا مردی ئەگەر دەمرێ پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام تەنها لە 3 ڕێگایان ڕێگای بۆ هەیە کەوا خێر و چاکەکانی دنیای لە پاشمردنی بۆی بچی لە فەرموودەی سەحیح یەک لەوان سەدەقەی جاریەیە. زانایان هاتینە ئەهلی سوننە و جەماعەت درێژیان کردیتەوە نمونەی سەدەقە جاریەکانیان هێنایتەوە یەک لەوان دەڵێن خانووە کە بۆ یەتیمێکی بێباوکی محتاج بۆ ماڵێکی محتاج بیکەی هەر یەک لەو خانووەی بەشدار بی بە ئارەقە ڕشتنێک و دوعاکردنێک یان بە بلۆچێک لەسەر بلۆک دانانێک یان بە نەخشە و خەریتە داڕشتنێک یان بە پارە و پولێکی یان ڕێخۆشکردنێکی ئەوانە هەمویان بەشدارن لەوەی سەدەقەی جاریەیان بۆ دەنووسرێ هەتایی هەت لە پاشمردنیشیان خێر و چاکەکەیان بۆ دەچی کەواتە دەستان خۆش ئەی دەستبار ئەو ڕێکخراوە ئەوی بەشدارن لەو کارەی سەدەقەی جاریەتان بۆ دەنووسرێ بەڵام تکایە ئاگادار بن با ضەوابیتە شەرعیەکانتان بۆ بڕین ئایا بزانن خۆتان ئەوها دەبیننەوە ئەگەر ناخۆتان ڕاستکەنەوە ئەگەر خۆتانیش ئەوها دیتەوە و بە ضەوابیتە شەرعیەکانە بەردەوامی بن و ئاگاتان لە خۆتان بی نەخلیسچێن زۆر کەسە بوو لە سەرەتادا ڕێگای خێر و چاکەی گرتەبەر دەستباری و خۆبەخشینی گرتەبەر بەڵام لە ناوەڕاست و یان لە کۆتاییەکەیدا شەیطان فێڕی لێ کرد بۆ خۆی و مەسلحەت و بەرژەوەندیە کەسیەکان یان لایەن و خەڵکێکی شتیتری هیناناوێ ئەو کاتەی لە دەستیدا ئەجر و پاداشتەکان ضەوابیتە شەرعیەکانی لە دەستدا پێتان دەڵێن ضەوابیتە شەرعیەکانی زانایاندایان نایە و هەڵیان هێنجووە لە قورئانی بەرز و مەزن لە فەرموودە سەحیحەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەوانن چاک چاک جێڕا بگرن و ئەوەی لەبیر مەکەن یەکەمیان دەبینیەتتان پاک بی لە هەر عەمەل و کردارێکی چاک لە عیبادەت و پەرستشەکانیش مەرجی یەکەمی قبولبوون لە لای خوای تەعالە دەبی ئیخلاست هەبێ تەنها و تەنها لەبەر خاتری خوای بێ لەبەر خاتری ناو و دەنگ و دنیا و هیچ شتێکی تر نەبێ جا عەمەلە و کرێکارەکە یان مهندیس و یان سەرپەرشتی کارەکە و یان خاوەنی پرۆژەکەی بە کاملی و یان ئەوەی پارەش دەبەخشێ نیەتی خۆت هەموو جار پاککەوە بە نیەت پاچی تەنها لە ڕاهی ئەڵڵای بێ دووەم جار دەبێ بە هیچ نەوع و جۆرێکی کاری بێشەرعی لەو پرۆژەیەیدا نەبێ حەرام و گوناه و تاوانەکانی لێ دوور بێ بە هیچ نەوعێکی بەدەربێ و سەوابیەتی تێدا بێ ئەو جار ئەو کاتی لە لای خوای قبول دەبێ سێیەمیان نابێ بە هیچ نەوعێکی منەت بکرێ بەسەر فەقیر و هەژارەکان و بشکێندرێنەوە یان کاتێکەوە ئەوان شتێک هەیە پێیان خۆش نییە دەردەخسترێن و یان دەکرێنە مایەی دیعایە لۆ هەندێک بەرژەوەندیەکانی کەسی و یان لایەنی و ئەوانە کە پێیان خۆش نەبی ئەوە کارەکەت دەکاتە بێشەرعی دەبی و منەتیان نابی بەسەردا بکەی نابی ئازار و ئەزیەتیان دەی بەو چاکەی کەوا لەگەڕیان دەکەی دەبی ئەتوو مەمنون بی بەوەی ئەوان قبوڵیانە ئەتوو بووینە مایەی ئەوەی کەوا ئەڵڵا تەعالە لە توو ڕازی بی و دەڕێگایەکی خەیرن بۆ ئەوەی کەوا ئەو کارە خێرێ بکەی و خوای تەعالە لێت قبول بکاتن